ئێستام لێ هاتووە کاتوانم لە ماوەی 5 دقەیە زیاد لە 30 ژمارەی بیرکاری لەبەر بکەم. لە ئەنجامیەوەی کە هەوڵ ئەیەم بۆ ئەو شتانەی کە ئەمەوێت و هەوڵم یاوە بۆی کە ئامانجەکانم بەدیبێنم، بڕوابەخۆبوونیشم زیاتر بووە. بڕەپارەکە هیچ نییە لە چاو ئەو هەوڵ و ماندووبوونانەی کە مامۆستاکان بە ئێمەوە مانو ئەبن و بە ئێمەوە خەریک ئەبن. سلام علیکم مامۆستا گیان، هیوادارم باشی سەلامەت بن. من ناوم فەریڕەوف و بەشداربووی گروپی حەڤام لە کۆرسی یادگی گشتی. ئەلحەمدوللیلا سوودێکی زۆر باشم لە کۆرسەکە بینیوە، هەم لە ڕووی لایەنی تەندروستیەوە، هەم لە ڕووی لایەنی بڕوابەخۆبوونەوە و هەم لە ڕووی بەدەستهێنانی زانیاریەوە. سەبارەت بە لایەنی تەندروستی ئەلحەمدوللیلا پێش بەشداریکردنی کۆرسەکە لەسەر خواردنی زۆرێک لە شتەکان بەردەوام بووم و گرنگیم نایابووی کە ئایا زەرەری بۆ من هەیە یاخود نا، بەڵام دوایەوە کە بەشداریم لە کۆرسەکە کرد ئەتوانم بڵێم کە وازم لە زۆربەی ئەو شتانە هێناوە کە لە پێشترە ئەم خوارد و تەرکم کردووە. و سەبارەت بەوەی کە بەدەستهێنانی عیلم ئەوەش دووبارە سواز بۆ خوای گەورە لە ئەنجامی هەنێک لە وانەکانی کۆرسی یادگی گشتی ئێستا ئەتوانم بڵێم هەوڵێکی زۆر ئەیەم بۆ بەدەستهێنانی ئەو شتانەی کە خۆم ئەمەوێ، بۆ گەیشتن بۆ ئامانجانی کە خۆم ئەمەوێت و لە ئەنجامیەوەی کە هەوڵ ئەیەم بۆ ئەو شتانەی کە ئەمەوێت و هەوڵم یاوە بۆی کە ئامانجەکانم بەدیبێنم، بڕوابەخۆبوونیشم زیاتر بووە. ئێستا بەشداری زۆرێک لە بابەتەکانەکەم، بەشداری زۆرێک لەو شتانەکەم کە سوودی بۆ خۆم هەیە. سواز بۆ خوای گەورە. لایەنی بڕوابەخۆبوون و لایەنی هەوڵدانم زۆر باشتر بووە لە دوایەوەی کە بەشداریم لە کۆرسەکە کرد. و مامۆستا گیان سەبارەت بۆ ڕاهێنان و تەکنیکانی کە لە کۆرسەکەی وەرمان گرتووە ئەتوانم بڵێم کە سوودێکی زۆر باشی لێ ئەبینم بۆ خوێندنەکەم و ئەو مەنهەجی کە لەسەری ئەڕۆم. سەبارەت بە یەکێک لە ڕاهێنانەکان کە سیستەمی سەرەکیە، ئەلحەمدوللیلا زۆر سوودی هەیە و زۆر باشە بۆ بەهێزکردنی یادگە و مێشک. من یەکێک بووم لەو کەسانەی کە زۆر ڕقم لە ژمارە بوو، زۆر ڕقم لە بیرکاری بوو، بەڵام لە ئەنجامی بەشداریکردن لە کۆرسەکە و بینینی سیستەمی سەرەکی وای لێ هات کە ئێستا حەزم لە ژمارەیە، حەزم لە بیرکاریە. لە ئەنجامی ئەو کۆرسەی کە وەرمان کرد و لە ئەنجامی ئەو ڕاهێنانانەی کە لەسەر سیستەمی سەرەکی ئەمان کرد، ئەو ڕەوبیربۆچوونێکە پێشتر لەسەر ژمارە و بابەتی بیرکاری هەم بووە ئێستا نەماوە. ئێستام لێ هاتووە کاتوانم لە ماوەی 5 دقەیە زیاد لە 30 ژمارەی بیرکاری لەبەر بکەم کە ئەمە بۆ من زۆر باشە. لەبەرەوەی پێشتر ئەسڵەن حەزم لە ژمارە نەبوو، حەزم لە لەبەرکردنی ژمارە نەبوو، نەم ئەتوانی کە ژماری بیرکاری لەبەر بکەم. و مامۆستا گیان سەبارەت بۆ بڕۆپارەیی کە لە خولەکەی سەرفم کردووە ئەتوانم بڵێم زۆر کەمتر بووە لە ئاستی چاوەڕوانیەکانی من بەرامبەر بە خولەکە. سواز بۆ خوای گەورە. توانیمەوە سوودێکی زۆر باش لە خولەکە ببینم کە بڕەپارەکە هیچ نییە لە چاو ئەو هەوڵ و ماندووبوونانەی کە مامۆستاکان بە ئێمەوە مانو ئەبن و بە ئێمەوە خەریک ئەبن. شێوازی خولەکە بە شێوازێکە کە لە ئاستێکی زۆر پێشکەوتووە بەڕێوە ئەچێت و وانەکان ئەوترێنەوە. مامۆستاکان توانیویانە کە کاریگەری لەسەر زۆربەی تەلەبەکان دابنێن بۆ بەهێزکردنی یادگەیان، بۆ بەرەوپێشچوونیان لە بواری تەندروستی، لە بواری بەدەستهێنانی نمرە و لە هەر بوارێک کە هەرێکێک لە بەشداربووان بەشداریان کردووە ئەتوانم بڵێم کە توانیویانە گۆڕانکاریەکی گەورە لە هەرێکە لە بەشداربووەکانە بکەن. هەر بۆیە دەستخۆشیتان لە یەکەم، ماندوو نەبن، لەشتان ساغ بێت و ئینشاءالله سەرکەوتوو ئەبن.